سڵاوتان لەبێ خۆشەویستەکانی من چۆنن بە هیوام کە زۆر باش بن گەڕاینەوە بۆ وڵاتان لە بەرنامەیەکی نوێی خەون ببینن شوێنەکەم ئەمڕۆ چەند ڕەنگا و ڕەنگ و جوانە خۆشم ئامادە کردووە بۆ ئەوەی کە خەونی مناڵێکی تر بەدی بێنم جا پێکەوە بزانین خەونی ئەم مناڵەمان چی ئەبێت بەڵام پێم خۆشە شتێکتان پێ بڵێم ئەزانن جیاوازی نێوان خەون و ڕاستی چییە؟ کردارە ئەگەر بێت و ئێمە کار لەسەر خەونی مناڵەکان بکەین و بەدیان بێنین و ئەو کاتە مناڵەکان خەونەکانیان ئەبێ بەڕاستی کەواتە پێویستە ئێمە کار لەسەر خەونەکانیان بکەین وەک ئەمڕۆ کە ئامادەم بۆ کارکردن جابا سەرەتا پەیوەندی کەم بە مناڵەکەەوە بزانم لەکوێیە و خەونەکەی چییە و دواتریش لەگەڵمانە بنەڕۆی بۆ لای باشە با پەیوەندی پێوە بکەین بزانین لەسەر خەتە با خۆم چاکەم چۆنی مینەگیان؟ لە ماڵەوەیت؟ بەڵێ مینە ڕۆژەکەوت چۆن بوو؟ زۆر خۆش بوو پێم خۆشە کە ڕۆژێکی خۆشە هەبووە مینە من ئێستا لە بەرنامەی خەون پەیوەندیم پێوە کردویت جا پێمان بڵێ خەونی تۆ چییە؟ خەونم زۆر زۆرە بەڵام ئەوەی کە زۆر باش بموتیایە زۆرم حەز لێبێ وێنە کێشانە وێنە کێشان باشە بۆچی وێنە کێشان؟ لەبەر ئەتوانم بیکێشم و باشیشم لەو بەهەیە باشە کە گەورە بووی کەواتە حەزەکەی ببی بە وێنە کێشێکی باش؟ بەڵێ بەتواناش بەتوانا و باش زۆر چاکە ئەی چ خەونێکی تر هەیە؟ خەونم زۆرە بەڵام هەر ئەو حەز لێت ببم باشە ئەی حەزەکەی ببی بە گۆرانی بێش؟ گۆرانی بێژ نا بەڵام زۆرم حەز لە وێنە کێشانە وێنە کێشان ئەی حەزەکەی ببی بە میوزیک ژەنێکی باش؟ بەڵێ حەزیش لەوێ ئەی حەزەکەی ببی بە شێفێکی بەتوانە خواردنی خۆش دروستکەی؟ دیسانەوە بەڵێ زۆر خۆش زۆرم حەز لێ زۆر چاکە ئەی ئەمڕۆ تاکەی لە ماڵەوە بی؟ ئەمڕۆ نازانم نازانی؟ باشە تۆزێکی تر من یەم بۆ ماڵتان باشە؟ یەم بۆ ماڵتان و تۆش باسی خەونەکانم بۆ بکە و یەکێک لە خەونەکان کاری لەسەرەکەین باشە؟ دەی جارێ خوافیز خوارد لەگەڵ خوارد لەگەڵ بڵێن چی هاوڕێیان مینە نازانێ ئێمە کام خەونی بەدیە هێنین و جارێش پێی ناڵێن ئێوەش پێی مەڵێن بەڵام لەگەڵ مابن بزانن ئیش لەسەر کام خەوناکەین با من بڕۆم بینەرانی خۆشەویست بڵێن چی ئێستا من لە ڕێگام وەکو ئەبینن لەناو سەیارەیەم ئەڕۆم بۆ ماڵی مینە جامینە کۆمەڵێک خەونی بۆ باس کردین بەڵام ئەمڕۆ من یەکێک لە خەونەکانی بۆ ئەهێنمەدی کە لە لای خۆی زۆر گرنگ بوو ئەو خەوە جا ئەیبەم بۆ لای هونەرمەندێکی گەورە پێناسێنم جا لەگەڵمان نابن بزانن کە خەونەکەی چییە و مینا سپرایزە بێ هەستی چۆنە و دەم و چاوی چی لێە و زۆر دڵخۆشە بم کاتێک خەونەکەیەتە دی لەگەڵمان نابنێوەش هاوڕێ جوانەکانم لە کۆتاییە گەشتینە ماڵی مینا جا ئێستا لە دەرگایان بزانم مینا لە ماڵە بەدڵنیایەوە لە ماڵیشە چکە چاوەڕێی منە بێ ئاوەکە لە دەرگاتانیا چاوەڕێشکن ئەو مینا سڵاو مینا چۆنی باشی من باشم تۆ چۆنی ئەمە کیە ئەمە خوشکەکەتە چۆنی خوشکەکەی مینا مینا ئێمە هاتین بۆلات بۆ ئەوەی کە خەونەکە و بۆ بێنینە دی بەڵام سەرەتا پێویستە کە خۆ ئامادەکەی چونکە لە ماڵەوەی خۆی نەگۆڕیوە جا منیش لەگەڵ تایم خۆت ئامادە کە چاوەڕێتەکەم و پێکەوە ڕووین باشە؟ دی با بڕۆین ئێوەش لەگەڵمانە لێرە با بڕۆین فەرموو بڕە نانە تۆ پێشکەوە زۆر سپاس
خۆمان ئامادەکەین ئێوەش لەگەڵمانە بن بزانن کە ئەچین بۆکی و مینابین بۆکە و خەونێکی بەدێنی زۆر چاکە مینەگیان بڕ خۆت ئامادەکە من لێرە چاوەڕێتەکەم باشە؟ بەڵێ باش زۆر چاک با من لێرە دانیشم چاوەڕێی میناکەم ماڵیشیان زۆر خۆشە سە لێرە چاوەڕێکم بە ئاقڵی تا مینا خۆی ئامادەکە و لە کۆتاییە ئەبین بۆ شوێنەکە بەڵام پێتان ناڵم جاری کوێ با بڕۆین مینا وەرە سڵاو وار لێرە بڕۆین وەرە سڵاو لێبێت زۆر سپاس مینا بڵێ چی ئەمە کاک بەهایدنە جا پێم خۆشە کە خۆی بناسێنێ بۆ تۆ هەروە کۆزانی کە ئێستا هاتوینەتە ناو پێشانگاکەی و گەلەرێکەشی کاک بەهایدن خۆ بناسێنی بۆ مینا مینا خان بەخێر هاتی زۆر سپاس هیوادارم چێژێک لە هێڵ و ڕووناچی و ئەو شتانەی کە لە ناوەوەی تۆ شاراوەتەوە بتوانێت دەری ببریت من ناوم بەهایدینە شێوەکارێکی کوردم زۆر خۆشحاڵم ئەمڕۆ میوانێکی بەڕێز و جوانی وەکو تۆ زۆر زۆر سپاس مینا هەستت چۆنە قەت لەم ڕۆژە دڵخۆشتر نەبوو کەواتە مینا ئێستا دڵی زۆر خۆشە منیش لەگەڵ مینا نازام دڵم زۆر خۆشە چونکە خەونی مناڵێک بەدێنین جا ئەتوانین ئامادەکاری بکەین بۆ ئەوەی کە مینا بکەین بە هونەرمەندێکی گەورە وەکو تۆ ئەگەر بەڕۆحی من بێت و بە دەسەڵاتی من بێت زۆر توانم لە چاوتورکانێکە تۆ بکەمە تابلۆکی باڵا بەرزی 5 مەتر دڵخۆشە بی؟ بەڵێ کاتە ئەمڕۆ پێکەوە وێنە شەکێشین مامۆستا بەهایدن کۆمەڵێک زانیاری تەیاتێ لەسەر وێنەکێشان وابزانم خۆش ڕۆژانە وێناکێشی وایە؟ بەڵێ کاتە ڕۆژانەش کاری خۆتت هەیە وێنەکێشان و کۆمەڵێک کاری جوانی هوەری کاتە با دەست پێ بکەین بە کارەکەمانە و میناش بکەین بەوەی کە هونەرمەندێکی جوان و سەرکەوتو وەکو بەڕێز بە خۆشحاڵیەوە زۆر سپاس با بڕۆین با لێرەوە بڕۆین ئازیزانی هاوڕێمان ئێمە کەلوپەلەکانمان ئامادە کردووە و بۆیەکانمان هەمووی ئامادە کردووە تۆزێکی دەستمان پیس بوو ئێشتا دەستمان پێ نەکردووە بە وێنەکێشان مینا ئەزمونێکی تازە تاقیەکاتەوە و خەونەکەی بەدیەیەنین لەبەرەوەی کە یەکەم جارێتی بە فڵچە کار بکات کاک بەهایدن ئێمە ئێستا ئامادەکاریمان کردووە ئەم ئیشەی کە بۆ مینا ئەیکەین چی ئیشێکە بۆمان باس بکەیت پێم خۆشە سەرەتا کە میناخان فێری ئەو ببێت کە فڵچە چەند جۆری هەیە چەند جۆریشی هەیە زۆر چاکە فڵچە بۆ چ کارێکی جیاواز بەکاردێت ئەمانە هەمووی ئەرکی ناساندنی تۆیە لەگەڵ فڵچەکانە چونکە فڵچە و هەر جۆرە فڵچەیەک و شێوازیشی تایبەتی خۆی هەیە ئەگەر لێرە جا شێوازی وەستانیا خۆتگرتنی فڵچەکەش جیاوازە لە پێنووس چونکە ئەم پێشتر بە پێنووس کاری کرد هەڵبەتە تۆ ئەگەر بێت و فڵچە یا بە پەنجەش تۆ دەتوانانی هەندێک جار وێنە بچێشی ڕاستە لەبەر ئەوە فڵچە بۆ کارێکی زۆر ورد ئەبێت تۆ فێر بیت کە چۆن دوو ڕنگ تەکڵاو ئەکرێت ئەرچی دوو ڕنگ یان سێ ڕنگ چۆن دەتوانانی بە فڵچە تەکڵایی بکەیت ئەمە وەکو ئەزمۆنێکی سەرەتا و یەکەم جاری شێتی میناخان کە بە فڵچە وێنە کێشێت پێم خۆشە خۆی تاقی کاتەوە بۆی کە منیش هاوکاری بکەم بزانم فڵچەکان چۆن ئەگرێت ئەمە زۆر گرنگە کە فڵچەکان چۆن ئەگرێ بەدەستیەوە زۆر پێم خۆشە خۆی کە کەواتە ئێمە ئێستا دەسەکەین بە وێنەکەی مینا و کاکبایدن کۆمەڵی ڕێنمایی و زانیاری ئەیە بە مینا لەم گەلەریە و پێشانگای خۆی وێنەیەکمان بۆ کێشیوە کۆی کاکبایدن وایە؟ کاتە لەگەڵ مانابن بزانین کە مینا چیمان بۆ کێشێت ئەمڕۆ
سەرەتا مینە بە ئەم بەروانکێت بۆ ببەستیم بۆی کە جلەکانت پیس نەبن هەستە سەر پێ باشە ئەدەی پشکەرەوە با بۆ بەستم ئای دەستخۆش 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 زۆر ڕێکیشە بۆ دەزانی قیاسەکەم زۆر باش دێنەوە دانی شەرۆ لە شوێنی خۆتە باشە ئێستا سەرەتا لە چیەوە دەست پێکەین پێم خۆشە کە پێناسەیەکی بۆ نمونە ئەمە کانڤاسە ئەمە کانڤاسە زۆر چاکە بۆی کە ناوکانیش بزانی ستاندی گرتنی تابلۆکە دەبێت لێرە زۆر زۆر بە شێوەیەکی زۆر باش ڕێک وەستانە بێت تون چاوی خۆت ئەبێ لە ناوە ڕاست بێت کە تۆی بینیت بۆی کە بتوانیت ئەم چارچێوەکە هەمووی تۆ بتوانیت هێزت هەبێ بەسەریە نەوەکو تۆ ئێستا ئەگەر ئەمە بەرزتر بکەینەوەە تۆ ناتوانیت کارەکە بە جوانی کاری لەسەر بکەیت بەسەر زۆر بەرزکەیتەوە اینجا ئەم فڵچانە بۆ ئەکریل ئەکریلیک بەڵێ ئەکریلیک ئەمانە بۆ نمونونەکە ئێمە هەمانە لێرە بۆ تێکەڵاوکردن ئەگەر لێرە ڕێک بێنین ڕەش لەگەڵ سپی دەتوانین دوو فڵچە بەکاربهێنی بۆ نمونە ڕەش لەگەڵ سپی ئەبێ بە چڕەن ڕۆژ لەگەڵ سپی بێ بە ڕەساسی ئافرین اینجا دوو فڵچە دایمە کە تۆ لێرە ئەیێنیت ئەمە تێکەڵاوەکەی باشە ئەیبینیت ئەمە تۆنێکی ترە دەتوانیت ئێستا پێم خۆشە تۆ تاریکی ڕووداچی بە فڵچە ببینیت چونکە تۆ بە قەڵەم ڕسمت کردووە ئێستا واتە سێبەرەکان ببینیت سێبەرەکان ڕاستە بەڵێ دەبێت دوای بگدرێت جا تۆ پێویستیت بۆیە سەرەتا بە ئەکریلیک کە کاری هوەریەکەی بۆ تۆش ئەمە ئەزمۆنێکی تازەیە دەبێت ئەزمۆنێکی پتەوت هەبێت بۆ پاشە ڕۆژی کارەکانی ترت کاری نوێتر ڕەش و سپی سەرەتا و بنەمای هەموو هوەریشی شێوەکاریە جا لەبەر ئەوە تۆ ئەبێت وەکوایە ئێستا تۆ چۆن سێوێک ئەبینیت لای ڕاست دایمە ڕووناچیە لای چەپ تاریشیە یان بەعکسەوە تۆ کە شتێک ئەبینیت دەبێ ڕووناچی و تاریچەکەی ببینیت جا ڕنگ و جۆرەکانی تری تێکەڵاوکردن دەبێت ئەو بۆ نمونە سێبەر و ڕووناچیەکانیان بزانیت پێم خۆشە کاتە با تاقی بکەینەوە ئەبێ لە چەپ بۆ دەست پێ کار ڕەساسەکەیان لە ڕاست بە پێی ئەوەی کە خۆی چۆن ئەیبینێت خۆی چۆن ئەیبینێت کاتە باشتێکی بۆ دیاریکەین بۆی کە ئەو وێنێ بکێشێ دەتوانین ئێمە لێرە تۆنەکان یان جۆرێکی ئەبستراکت یان شێوەیە کە خۆی حەزی لێ بکات ئەبێ خۆی سەربەست بکەمنەوەیە خۆی سەربەست بێت کاتە خۆت پێت خۆشە چ وێنێک بکێشی پێم خۆشە کێڵگەی بکێشم کێڵگا باشە کێڵگە ئەتوانین بە ڕەساسی بکێشین دەتوانین سەوز یان ئێمە چڕێکی تر تێکەڵاوکەین یا بە ڕەش سپی دروستی بکەیت بەڵام تۆ کێڵگەت هەیە بابەتت هەیەکەواتە مادەم ئێمە بابەتێکمان هەبێت دەتوانین بە ڕەنگی سوور بکەین یان بە ڕەنجێکی کاتە توانی ڕەساسەکە بگۆڕی ڕەنگێکی تر بەکاربێنیت بەڵێ باشە ئێستامە ئەتوانی بۆ نمونە جا ئەبێت ئاوا ئاوێکی شلا بێ بۆی کە زوو فڵچەکان بشۆیت بۆ نمونە ئێستا کە من لەگەڵ تۆ ئەمە تاقیەکەمەوانێ ئەتوانی زیاتر کاڵی بکەیتەوە لەسەر ئێرەش دەتوانیت بەو جۆرە کار بکەیت چێڵگەکە یان ئەوەی کە لە مێشکتایە یان ئەتەوێت لێرە نیشانی بدەیت بەم ڕەنگە دەتوانیت بە ڕەنگی ڕەش و سپی تۆ کاڵی کە بۆت باس کردین ئەمە سێبەرەکەی ئەمە کاڵەکەی ڕاستە بەڵێ جا پێم خۆش کاتی تێگەشتی مینەوە بەڵێ دەتوانین کارێکی تر بکەین بە قەڵام دەتوانین یەکەم جار ئەساسەکان سەرەتایەکان پێشکەش بکەین یان تۆماری بکەین پاشان دەست بکەین بە پڕکردنەوەی ڕەنگەکان وەکو چۆن ئێستا بۆ نمونە من دەتوانم هاوکاری بکەم کێڵگەیەک ئەگەر ئێمە درەختێک یا گوڵێک باشە ئەمە تۆ دەتوانین تەواوی بکەیت من لەوانە درەختەکانیشم جوان نەبێت لەوانە ناشرین بێت جوانە جا پێم خۆشە میناخان خۆی درەختەکان یان چێڵگەیەک یان چۆن ئارەزوویەکات وا دروستی بکات کەواتە تۆ توانی ڕەنگی بکەیت ئەمە ڕەنگ بکەیت فەرموو من هاوکاری دەکەم من لای تۆ کارەکەم ئێستا باشە جا پێم خۆشە تۆ پێویستیت بەچی بوو من هاوکاری تۆ کەواتە ڕەنگی سەوزیشت بۆ پەیداکەین مینە ئێستا هونەرمەند بەهایدن لە لای تۆ کارەکە تۆ بووی بە هونەرمەندە گەورەکە پێم خۆشە تۆ بەم بەمانە سەرەتایەکان بۆ من دیاری بکە
ئەمە گوڵیان درەختە مینە درەختە باشە دەتوانیت چەند درەختێک ئامادە بکەیت؟ درەختەکەی گەورە و جوانە ئافرم ڕەنگی تریشی بخەرە سەر هەر بژیت بەکارهێنانی فڵچە چۆنە مینە ئاسانترە لە قەڵەم بەڕاست زۆر چاکە پێم خۆشە ئەگەر تۆ ئەم فڵچەیە بگرە ئێستا لە ڕێکی ئەبۆ جۆرە ڕێکەوەنیە ئەبۆ جۆرە کاوا دیتە خوارێ ئەبێت یەک جار بیت بەرەو خوارەوە دەست بەرنەیت ئەبێ ئێرە لەگەڵ ئەو خامە دەبێت لێک دوور نەکەونەوانە نەک ئاوا بیتە خوارەوە باش یان بڕێکی جا ئەگەر ئاوا لێ کرد پانە بێت بەو جۆرە ئەوەش باریکە کاتە تۆ دەتوانیت فڵچەیەک بە دوو جۆر بەکاریان بهێنیت ڕاستە کاتا بێ بەڕێکی ئاو پچر نا بەڕێکی بێتە خوارەوە دەی ئەی بژیت بەس ڕەنگی پێ بکە ئەگەر ڕەساسیش نەبوو توانی خۆ ڕەنگی تر هەڵبژێری بەڵێ توانی ئەمایان تاقیکەیتەوە باشە کاک بایدن تۆ لە تەمەنێکی وەکو میناوە دەستی کرد بە وێنە کێشان لەوانەیە بڵێم چوکتریش بووم چوکتریش بووی بەڵێ بە قەڵەمی ڕەساس ئەو کاتی ئێمە زۆر دەگمەن بوو بتوانی فڵچەمان هەبێت ڕاستە نەبوو کاتە بە خۆشحاڵی ئێستا کە زۆربەی کەلوپەلەکانیان لەبەردەم لەبەرەوەی کە ئێستا دنیایەکی زۆر مۆدێرنترە ڕاستە تەنانەت ئەو بۆیاخانەشی کە بۆ مناڵ بەکاردێت زۆر جیاوازترە لەو بۆیاخانەی کە هونەرمەندی بڵین بەکاری دێنێت چونکە ئەمە هەندێک ماتریالی تیا یان هەندێک پێکاتی زیانی بڵێ بەتەواو جا لەبەرەوە ئەو کاتەی من بە قەڵەمی ڕەساس تا شەشی پیداییش من بە قەڵەمی ڕەساس کە ئەگەر بمتوانایە گۆزەیەکم دابنە یان ئەگەر سێوێک بۆیان دائەنین مامۆستای بەڕێزم ئەو کاتە لە ابتدایی پاشان لە متەوەستە لە ناوەندی مامۆستا کامیل ئەحمەد معروف هەبوو مامۆستای هەمومانە یەکێکە لەو مامۆستا بە ئەزمۆنەی کە ئێمەی فێری ڕووناکی و تاریکی کرد پاشان مامۆستا ئیسماعیل خەیات یادی بەخێر مامۆستا سەروە ساوز ئەمانە فێری ئەویان کردین فڵچە چۆن بگرین یا قەڵەم چۆن بەکاربهێنین چۆن تۆ ئیستا فێری میناکەی بڵێ پێم خۆشە سەرەتا پێویستە کە ئەوانە بزانن ئەو زانیاریانە بزانن تاریکی و ڕووناکی و شێوازی گرتنی فڵچەکان بڵێ زۆر چاکە ئێستا باش ئەو قۆناغی کە سەرەتا کە دەسەکەی بە هونەری شێوەکاریان داڕشتنی کارێکی بڵێن سەرەتایی پاشان ئەزمۆنی هونەرمەند دوای دێت دەگەڕێت بە دوای ئەو وردەکاریە کە لە نێوان دوو ڕەنگە فیگورێک دروستە بێت یان بابەتێک ئەخڵقەندرێت بۆ بابەتەکەی تۆ لێرەکەی بینم هەر بە تۆنی ڕەساسی و سپی خۆی شتێک دروست ئەبێت ڕاستە بەڵام ڕەحی مناڵ جۆرێکی جیاوازتر شتەکانە بینێت بۆ من زۆر جار پیکاسۆ پێویستی بۆ هەبوو کە مناڵتر ببێتەوە بۆی کە بتوانێت بە ئازادی و بێ یاریکردن لەگەڵ عەقڵە کاری جوان بکات چکە مناڵ یان کەسێکی وەکو میناخان سنووری نییە بۆەوەی کە ئەبێت چۆن دای بڕێژێت وای داڕێژێت کە زۆر سربەستانە کار بکات کاتە مناڵ سربەستانە کارەکات و کارەکانیشی دیارتر و جوانتر زۆر بە دنیایە زۆر ڕاستایی بینین کە لەوانەیە میناخەم بگاتە ئەنجامێک ئاخر مینا هەستت چۆنەکە ئافڵچە بەکارێنی بۆ یەکەم جار هەستێکی خۆشەیە باشە تاوی کە ئیسەمە چیەکەیت چێکێشی ئەمە باخەکەیە بەڵێ گەرمەکەی بەڵام ڕەنگی زەرمەکە ڕەنگی زەردمان نییە بەس ئەتوانین بۆت ئامادە بکەین ئەگەر پێویستە بێت ئەمەش پرتەقاڵی ڕەنێکی کاڵ دەرچوو وەکو زرد بەڵام پێویستە سەرتا فڵچەکەت بشۆیت مینە مینا تۆ لە ماڵە وێنەکانێک کە دروستەکە یەکەیتە چیەوە بوو فایلێکی بچووکم داناوە فایلی بچووکت داناوە
باشە هەری وێنەیەکم دروست کرد بەلامەوە جوان بێت ئەی خەمەنا ئەو فایلەوە زۆر چاکە کاتە ئەم وێنەکانی خۆشی هەڵەگرێت و پارێزگاری لێکات ئەی ئەمەیان چی لێکی دواتر ئەمەیان تاڵتاڵی زردی تێکەم تاڵتان ناکە وێنەکە تەواو کرد چی لێکیت هەڵێکریت لە ماڵ و هەڵی واسە باش بەڵێ باش کە گەورە بووی سێری کەرەوە زۆر وێنەم وا لێ کردووە زۆر وێنە دوالێ کردو زۆر. ئەشتوانی هەڵیان بگری دواتر وەکو کاک بەهایدن پێشانگایەکی ئاوا گەورە بکەیتەوە زۆر باشە زۆر چاکە کاتە بەردەوام بە لەوێنە کێشان دەتوانی ئێستا ئەمەش بەکاربهێنیت کاک بایدن لاانێ زۆربەی مناڵ خەونی ئەوەی هەبێکە وەکو مینا ببێ بە وێنە کێش تۆ ئامۆژگاری چییە بۆ ئەو مناڵان؟ هەڵبەتە نیگارکێشان یان بیوێت بە هونەرمەندیشی شێوەکار دەتوانم زۆر زۆر بە هیوایان نەکەم بەڵام هونەرمەند لە خوێنەوە لە کاتە خۆیە بێ ئارەزووی هەبێت بەڵێ پاشان ئەگەر یەکێک لە پەیمانگا یان لە زانکۆکان بخوێنێت باوەڕ ناکەم بتوانێت ژینگەی ژیانی یا بژێوی ژیانی پێداوین بکات لەبەرەوە هونەرمەند بوون کەمێک قورسە بەڵام خۆشحاڵم کە هەموو کەسێک ئەو تالنتە کریاتیڤیتێتەی هەبێت کە بتوانن هەموو شتێک لە هونەرەوە دێت ئەگەر ئەمە هونەر نەبینین بۆ جوانیە نەجلو بەرگمان جوانە نەبینە دکتۆرێکی جوان نەبینە دکتۆری یان مهندیسێک یان ئەندازیارێکی جوان پیشەکانی تریش پێویستی بە هونەرە بەڕاستی وایە یعنی ئەگەر تۆ هونەر جوانێکت لەلا دروست نەکاتیان نەبیتە بەشێک لە هونەر هەڵبەتە ڕێگاکانی تریش تۆزێک قورسە پێی بگەیت ڕاستە کاتە بامینا بەردەوام بێ بزانین کە وێنەکە چی دەرەچێ و لەگەڵمانە بن دەست خۆش تا ئێستا زۆر جوان دەرچوە بەڵام پێت خۆشە بێت تاوێکی مینە؟ بەڵێ باشە کاتێمەش چاوەڕێکین کە وێنەکە تاوابی لە کۆتایی بیبینین مامسا بایدن بازی لێبێنیم زین کە خۆی چیەکە چونکە زانیاریەکی باشمان نایە خۆشە کاتێ ئێمە ئەگەڕێنەوە بۆ لادمینا دواتر باش زۆر چاک. دەست خۆش بەڕاستی واو زۆر جوانە ئافرین زۆر سپاس من سێرمە کردی لە دوورەوە ئەم بینیت کە چەندێک بەباشی لەگەڵەوەی کە یەکەم جارێتی بە فڵچە و لەسەر ئەمە کار بکات بەڵام زۆر باشیش و زۆر جوانتوانی باسکی وێنەکەشتمان بۆ بکەم ئەمە وێنەیەکە ئەمە کێڵگەیە ئەمە ئەمە گەرمەکە ئەمە گەرمە باشە ئەمە شوێنی کارگوزارەکانەوانی کە لەوێ ئیشەکەن بەڵێ خاوەن کێڵگەکە بەڵێ ئەمە شاخەکانە بەڵام تۆزێکیشم ماوە چیت ماوە؟ یعنی من ئەیبینم کە کۆمەڵێک تەواو بووە. مەڕکەم حەزەکەی کۆمەڵێک مەڕیشکەیت باشە مەڕ بە چ ڕەنگێکەکەیت؟ مەڕ ئەتوانی بە ڕەساسی بیکەی بە سپی بیکەیت ئەتوانی بە زردێکی کاڵیش بیکەیت زەردێکی کاڵی دەتوانی بیکەیت باشە تۆ وتمان یەکەم جارتەکە
بە فڵچە کارت کردو دوایمە بە فڵچە کارەکەیتەوە بەڵێ پێت ئەگەر خۆشە ئەم بێ؟ کەلوپەلانم پیاکرد ئەگەر ئەم کەلوپەلانت پیا کرد ئمە بۆ یەکین بە دیاری کەلوپەلەکان باشە پێم بڵێ وتت کە ئەمڕۆ هاتووم زۆر دڵم خۆش بووە و ئێستش کە ئەبینی نوێنەکەت زۆر جوانیش دەرچووە و لە پێشانگایەکی ئاوا گەورەیە بۆ یەکەم جار توانیت کە خەونەکەتەوە بوو کە ببی بە وێنەکێشێکی دیار بەڵام خۆش بوو ئەوەی تر دڵە خۆش بوو جا لێرەش لەگەڵەوەی کە هاتن سێریم پێشانگایانە کرد سێری تۆشیانە کرد زانی هەنوو دە و وێنە جوانە کێ کێشاوێتی جا مژاڵ لە درەم و مینایە هی مینایە پێت خۆشە کە گەورە بیبی بەچی وێنە کێش کاتە لە ئێستا بۆچی کاری لەسەر ناکەیت لەبەرەوەی کە خوێندنم هەیە خوێندنە هەیە بەڵام لە پاڵەوە شاتوانی وێنە بکێشی ببینن سێرکەنەوە ژمارەکەی دروستی کردووە زۆر جوان دروست کردووە بزمینا لەگەڵەوەی کە تۆ خەونت هەیە ببی بە وێنە کێش خۆشت دەستی وێنە و هەیە واتە لە وێنە کێشانە زۆر باشی کاتە دڵنیام کە گەورە بووی ئەبی بە وێنە کێشێکی زۆر باش دڵخۆشم کە توانیم خەونی مینا بەدی بێنم ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندێکی گەورە کۆمەڵێک زانیاری بینێ وێنەکەی بە جوانی بکێشێت و وێنەکەش هەڵگرە باش ئەتوانی لە دوای وێنەکەش لە پشتەوەی یادگاریکی خۆت بنووسیتەوە بەروارەکەی ئەمڕۆ بنووسی باشە؟ ناوی منیش بنووسە زۆر چاکە ئێستا وێنەکەت کۆتایی هات یان ماوێتی کۆتایی هاتووە؟ سەریکەن وەرم بیبینن وێنەکەی کۆتایی هاتووە زۆر جوانە هەر بژیت دەست خۆش بێت کاتە مینا من لە سەرەتای وتم جیاوازی نێوان خەون و ڕاستی ئەوەیە کە کاری بۆ بکەیت ئێستا کارمان کرد بۆ خەونەکەی تۆش بوو بە ڕاستی و مینا بوو بە وێنە کێش و وێنێکی زۆر جوانیشی کێشاوە تۆ ئامۆژگاری چێ بۆ مناڵانی کە خەونیان هەیە وەکو تۆ خەونەکان هەر ئەوە نییە کە تۆ بڵێ من خەونم هەیە گەورە بم یەتە دی نەخەرێبێ لە مناڵیەوە هەوڵی بۆ بیت زۆر ڕاستە کاتە بگوێ میناکەن ئێوەش لە ئێستا ئەتوانن کارکەن لەسەر خەونەکانتان بۆ ئەوەی کەوەکو مینا لە ئێستاوە لۆم تەمەنە پچکۆلەیە هەوڵەیات دڵنیام کە گەورە بوو ئەبێ بە وێنەکێشێکی زۆر باش دەستت خۆش بێ میناگیان ئێستا با بڕۆین بۆ لای مامسا بە هایدین بزانین کە کۆتە ئامۆژگاری بۆ تۆ چیە و لەوانەشە سپرایزێکی کەشمان هەبێ بۆ دڵخۆشەبی هەستە با بڕین گەشتین بە کۆتایی بەرنامەی خەونی ئەمڕۆمان و لە کۆتایی شاوکو ئەبینن خەونی مینا بەدی هێنرا و بوو بە وێنەکێشێکی زۆر باش جا بزانین کە لە کۆتاییە کاک بایدن ئامۆژگاری چی هەیە بۆ مینا بۆی کە لە داهاتووە کاری لەسەر بکات زۆر خۆشحاڵ بووم ئێستا کە میناخان بوو جوانیەوە بۆ ڕۆحە پڕ ڕنگ و جوانیەوە هات لێرە لە بەرچاوی ئێمە توانی سروشتێکی زۆر پاک و جوانی تۆمار کرد لەسەر ئەم کانڤازە هیوادارم کە تەنها سروشت لە لای تۆ نەبێتە بابەت ئێمە پێویستیمان بە هونەرمەندێکی وەکو تۆ هەیە بە پاشە ڕۆژ بتوانین هەرچی ئازار و نەک تەنها ئازارەکانمان بەڵام خۆشی و بنمایەکی پتەوتر بۆ وڵاتەکەمان بۆ مەبەستە من دیارێکم بۆ تۆ هێناوە یەکەمین کەتەلۆکی من لە ئەڵمانیا کە یەکەمین کەتەلۆکە باوەڕ ناکەم لە کوردستان کەس هەی بێت بەڵام پێشکەشی تۆ یەکەم جاران من بۆ جۆرە کار بکرد ئێستا بە جۆرێکی تر پێشکەشی میناخانیەکەم دەست خۆش مینا و دیارەشە دووەرگر وەرج بگرە فەرموو دواتر ئەتوانی بیبینیت لە ماڵەوە سەیری بکەیت و کاریشی لەسەر بکەیت بەڵێ باش کاتە بەردەوامەبی لەسەر کاری هونەری وێنەکێشان ڕاستە؟ بەڵێ دڵت خۆشە کە خەونەکەت بەدی هێنرا؟ زۆر خۆش من زۆر دڵم خۆش بوو کە توانیم لە کۆتاییە خەونی مینا بەدی بێن و ببێت بە وێنەکێشێکی بەتواناوەکو ئەیبینن
مینا هیوادارم کە کار بکەیت بۆ داهاتوت و لە ئێستاوە ڕۆژانە وێنەی جوان جوان بکێشی وەکو ئەمڕۆ و هەڵی بگری لە لای خۆت دواتر کە گەورە بۆ یەتوانی پێشانگایەکی پێ بکەیتەوە یاخود لەسەر وێنەکانت کاری تر بکەیت. هاوڕێیانی ئازیزم ئێوەش خەونەکانتان مەڵێن تۆزێک سەختە یاخود ناتوانین بەدیبێنین چونکە دڵنیام کە کاری لەسەر بکەن ئەتوانن کە پێی بگەن ئەتوانن کە خەونەکانتان بێنینەدی وەکو مینا بۆیە ئێوەش هەوڵ بن تا بەرنمەیەکی تر و خەونی بەدیهێنانی مناڵێکی تر بخواتان ئەسپێرین مینا با پێ کۆمەڵاوایی بکەین لەگەڵ لەوحەکەی مینایە خواتان لەگەڵ.